خۆشهاتنەوە بۆ لەگەڵ ڕووداوەکاندا لەگەڵ نزیکبوونەوە لە وادەی هەڵبژاردن لە تورکیا دەسەڵاتدارانی ئەم وڵاتە هەوڵ دەدەن ڕکابەرە سیاسیەکان جا لایەنێک بێ یا کەسایەتیە سیاسیەکان بن دووچاری گێرمە و کێشەی یاسایی بکرێنەوە تا لەو ڕێەوە کاریگەریەکانیان لە هەڵبژاردندا کەم بکرێتەوە یان هەر نەمێنەیە. بەپێی ڕای ئەندامانی پارتی گەلانی دیموکرات ئەوەی ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی تورکیا و لایەنەکەیشی واتە پارتی داد و گەشەپێدان بەرامبەریان دەیکەن بەشێکە لەو هەڵمەتە لە ڕێی بەکارهێنانی دادگاکانی تورکیاوە. ئەمە گورزێکی ترە لە دیموکراتی. ئەو ژینگەی حکوومەت هێناویەتی ئاراوە دژ بە سیاسەتی دیموکراتیە و هۆکارێکیشە بۆ ئەو بڕیارە. ئەم بڕیارە پەڵەیەکی ڕەشە بە ناوچەوانی دادگاوە و تووڕەی خەڵکیشی دژ بە حکوومەت زیاتر کردووە و سووربوونیشی لە ناو خەڵکدا تۆکمە کردووە. با هیچ کەسێک گومانی نەبێت لەوەی لە کۆتاییدا سەرکەوتن بۆ ئێمەیە. هەدەپە وەک خۆی دەڵێ ئامانج و استراتیژیەتەکەیشی لە پێناو ئاشتیدایە لە تورکیا و چارەسەرکردنی کێشەی کوردە لەو وڵاتەدا لە ڕێی دیالۆگ و دەستورێکی دیموکراتیانەی سیڤیلی. لە زیاتر لە 8 ساڵی تەمەنیدا یەکێک لە سەرکەوتنەکانی هەدەپە وێڕایی هەموو ئەو فشارانەی لەسەری بوون بەڵام توانی بربەستی لەسەدا دەببڕێت و دەسەڵاتدارانی ئێستای تورکیاش هەدەپە بە باڵێکی پارتی کرێکارانی کوردستان دادەنێن و دەژڵێن هاوکاری و پڕوپاگەندە بۆ تێرۆریزم دەکات. شوان حەمە نووسەر و لێکۆڵەر میوانی ئەم هەفتەی لەگەڵ ڕووداوەکاندایە. کاک شوان سپاس بۆ ئامادەبوون دەست بەجێ. یەکەم پرسیارم ئەوەیە کامیان زیاتر مەترسیدارە بۆ دۆزی کورد لە تورکیادا، داخستنی لایەنێکی وەکو هەدەپە و قەدەغەکردنی و لایەنە سیاسیانە یاخود دوورخستنەوەی کەسایەتیە سیاسیەکان لە بواری سیاسی وڵاتەکەدا؟ سلااو کاک بەڵێن سلااو بۆ بینەر و جۆگرانتان. بە بڕای من هەردووچان بۆ نمونە ئەو کەسایەتیەکان زۆر جار دەوری ڕابەری ئەو حیزبانە دەبینن و ئەمە دوورخستنەوەیان کاریگەری دەبێت لەسەر هەڵبژاردنەکان و داخستنی پارتە سیاسیەکانیش بۆ نمونە هەدەف ئەوەش بە جۆرێک کاریگەری دەبێت لەسەر ئەنجامی هەڵبژاردنەکان. بۆیە بە بڕای من حکوومەتی تورکیا و بە سەرۆکایەتی تایب ئەردۆغان هەوڵەدا دادگا بەکاربێنێ بۆ لێدان لە نارە سیاسەکانی خۆی. بینیمان پێشتر ئەکرەم ئیمام ئۆغلو وەکو بە جۆرە سزای دادگایی بەسەرا سەپێنرا و ئێستا بۆی هەیە کە پاپارداوای پێداچوونەوە بکە هەروە لە بەرامبەر پارتی هەدەف بە هەمان شێوە و لە لای شکەش بە هەمان شێوە دادگا بەکاردێنێ. بۆ نمونە ئازادکردنی خانم فنجانچی شەبنم فنجانچی بۆ جۆرە لە هەوڵێکە بۆ ئاشکردنەوەی توێژی ئەکادیمیستی و مامۆستایانی زانکۆ و ئەو توێژە بەگشتی. بۆیە بەکارهێنانی ئەم دادگایە ئامانجی سیاسی لە پشتا باشە. کاکشوان بۆ خۆت دەزانیانێگە باڵەدا نەچوو بم هەتا ئێستا 7 لایەنی سیاسی کوردی لە تورکیادا قەدەغە کراون. جیاوازی ئەم قەدەغەکردنی کە ئێستا وەکو هەڕەشە و مەترسیە لەسەر هەدەپە جیاوازیەکە لە چیە لەگەڵ ئەو قەدەغەکردانەی پێشوودا؟ جیاوازێکی زۆر گەورە هەیە، زۆر بنچینەی شەبەڕاستی، چونکە پێشتر ئەو پارتانەی کە لەژێر ناوی پارتی تورکیا دروست بوون و بەڵام لە هەناودا پارتی کوردی بوون یا دەنگدەرانی کورد بوون، ئەوانە نەیانتوانیەوە ئەو بربەستە دەستوریە کە لە سەتادا بوو بیبڕن. بەڵام هەدەف لە چەندین قۆناغا بە هەموو ئاستەنگەکانەوە کە بۆی پێشاتوە توانیوێتی ئەو بربەستە ببڕێەوە ڕاپرسێنەکان دەڵێت ئەم جارە ڕەنگە لە 11 تێپەڕێنێ. بۆیە زۆر گرنگە ئەو قۆناغی هەدەف بە بڕای من ئەنجامی هەموو ئەو قۆناغانەی ساڵانی پێشووترەکە کورد بە جۆرێک هەوڵی داوە بچێتە ناو دنیای دیموکراتی و سیستمی دیموکراتی تورکیاوە، بەڵام بە بیانووی جۆرا و جۆر و زۆر جاریش بە یاسا ڕێگەی لێگیراوە لەم بەشداریکردن. کاکشوان دەگەڕێمەوە بۆلات. بێژگە لە هەدەپە پێدەچێت لایەنە ئۆپۆزیسیۆنەکانی تریش لە تورکیا گرفتی هاوشێوەیان هەبێت بەڵام بە ئەندازەیەکی کەمتر
وەکخۆ ئامادەکردن بۆ هەڵبژاردنەکەی مانگی 6 داهاتوو لایەنە ئۆپۆزیسیۆنەکان کەوتونەتە خۆ تا بتوانن بە ڕێگەیەکی دیموکراتیانە ئاڵوگۆڕێک لە دەسەڵاتدا بکەن. مانا بۆ کۆمار تەنها لە ڕێی دیموکراتیەوە دەبێت و لە ڕێ ئەوەی خەڵک خۆیان فەرمانڕەوای خۆیان بن. هەر بۆیەش 6 لایەن پێکەوە کۆ دەبنەوە نەخشەی ئابووری خۆیان و نەخشە ڕێگەکانی تریان تەواو دەکەن. ئەو جا کاتی ئەوە دێت بڕیار لە کاندید بدرێت بۆ هەڵبژاردنەکەی ئەم ساڵ. کاکشوان وەکو جەنابی شداگاداری لایەنەکانی ئۆپۆزیسیۆن کۆبوونەوەی تایبەتی خۆیانیان کردووە بە شوێنەوەدان کە کاندیدێکی هاوبەشیان هەبێت بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی کە لە مانگی 6دا دەکرێت، بەڵام کورد لەو کۆبوونەوەیەدا بەشدار نییە. لە کاتێکە دەنگی کورد لە تورکیادا پێدەچێت یەکلاکەرەوە بێ بە تایبەتی ماگە بڕوانینە هەڵبژاردننی شارەوانی پێشتر کە کراو ئەکرەم ئیمامۆغڵو بووە سەرۆکی شارەوانی ئەستەمبول، لەگەڵ یەکەمی هەڵبژاردندا تەنها نزیکەی 8,000 دەنگێک جیاوازیە بوو لەگەڵ کاندیدەکەی ئاکەپەدا، بەڵام لەگەڵ ڕیدووەمە جیاوازیەکە گەیشتە زیاتر لە 800,000 دەنگ. جەهەپە بۆ خۆشی دەڵێ بەشداری کورد وای کرد ئەو جیاوازیە دروست بێ، ئەی بۆ ئێستا کورد بەشدار نییە تایدا. زیاتر لە هۆکارێکی هۆکاری یەکەم ئەوەی کە پێڵێن مێزی شەشی یا ئەو 6 پارتەی کە بە ناوی بەرەیەکیان پێگەێناوە بە کورتی باسکەم سێ بەرە هەیە، بەرەی حکوومەت، بەرەی شەشکەسی و بەرەی هەدەف و چەپەکان. ئەو بەرەی 6 بێ ببوورە 6 حیزبەکە لە تێکەڵەیەک لە حیزبی ئیسلامی و پارێزگار و چەپ و ئەوانە پێک هاتووە لەسەر هەموو خاڵەکان ڕێک نین. لە لای چکەش لەوە ئەترسن کە بەرەی دەسەڵاتدار بەشداری پێکردنی هەدەف لەگەڵ 6 پارتەکەیە بەکار بێنێ وەکو پروپاگاندا لەژێر ناوی تیرۆر و دەنگدەرە قەومیەکان نەتەوەیەکان لە دەوری خۆی کۆ بکاتەوە. بەڵام زۆرێک لە توێژەرە تورکەکان پێیان وایە کە لە دیوە شاراوەکەیە ئەم بەرەی 6 زائیدیەکە، واتە بەرەی 6 حیزبەکەیە زائید هەدەف. وەک جەنابیشت باست کرد هەدەف ئەو قوتساییە کە سەنگی تەرازوەکە ئەتوانێت بەلایەکە داپشێنێ و ئەمە زۆر گرنگە کە هەر لەبەر ئەوەشە کە هەوڵیان داوە بیدەنە دادگا و حیزبەکە دابخەن. هەتا ئێستا هەموو لایەنە ئۆپۆزیسیۆنەکان ئاماژە بەوە دەکەن کە پێویستە کاندیدێکی یەکگرتوو هەبێ بۆ بەرەنگاربوونەوەی کاندیدی ئاکەپە کە ڕەجەب تەیب ئەردۆغانە هەتا ئێستا، بەڵام لایەنەکانی ئۆپۆزیسیۆن هەتا ئێستا کاندیدەکەی خۆیانیان دەستنیشان نەکردووە. پێ دوایە بگەنە ئەوەی کاندیدێکی هاوبەشیانە بێ؟ بە دڵنیایەوە بە بڕای من دەگەنەوە ئەگەر چی لە سیستەمی حیزبی هەڵبژاردننی تورکیا پارتە سیاسیەکان کاک بڵێن ئەگەر چی سێ بەرە هەیە، بەڵام هەر پارتەی سیاسی دەنگدەری خۆی هەیە، یعنی هەر پارتی سیاسی لە هەڵبژاردنەکانە دەنگی خۆی دێنێ، دوای ئەم دەنگانە بەیەکەوە بەرەکان کۆی دەکەنەوە و لەوەیە ئەنجامەکان دەرەکەوێت. بە بڕای من دەستێوەردانی دادگایە بەکارهێنانی دادگا بۆ ئەوەی کە سزای زیندانی بەسەر ئەکرەم ئیمامۆغڵوە بسەبێنێ جۆرێکە لە لێدانی ئەو کاندیدە بەهێزەی کە پێشتر وەکو باست کرد شارەوانی ئەستەمبول بردەوە و هەدەف ڕایگەیاندووە کە ئەوان پشتیوانی کەمال کلیکجاتۆغڵو سکرتێری گشتی پارتی کۆماری گەلی کۆماری دەکەن، ئەگەر چی کەمال کلیکجاتۆغڵو لە ینی پاشخانەکەی عەلەویە بەڵام پێچێ ئەو پشتیوانی هەدەف کەوتم لە 113 دەنگەکانی هەیە کەمال کلیکجاتۆغڵو هان دابێ بۆ ئەوەی کە ڕەنگە لە داهاتووە ئەو ئاماژەی داوە کە ئەو وەکو پرسیارە سەرێکیەکە لێرەدا ئەوەیە چ متمانەیەک هەیە بۆ کورد کلیژداڕۆغڵو بێ یا هەر کەسێکیکە بێ هەمان ئەو سیاسەتانەی حکوومەتەکانی پێشوو بەرامبەر بە کورد دووبارە نەکەنەوە زۆر بە کورتی تکایە؟ هیچ متمانەیەکی کۆنکرێت نییە، بەڵام 6 پارتە سیاسیەکە ئەوەی مێزی شەشی ئەوە هەندێک پێشنیاریان ڕاگەیاندووە کە ئەوان ئەگەر بیبەنەوە دەستورە گۆڕن ڕێژەی بربەستی بەشداری لە هەڵبژاردنەکاندا بەزێن بۆ لە 103 و سیستەمی سەرۆکایەتی دەکەنەوە بە سیستەمی
پەرلەمانی و هەندێ ئازادیە مەدەنیەکان و ئازادی ژنان و پیاداچوونەوەی سیستەمی پەروەردە و دادگای سەربەخۆ ئەوانە ڕەنگە کورد لەمەیە ئەگەر ڕاستە و خۆش نەبێ ناڕاستە و خۆ سوودمەند بێ بەڵام ئەمێنێتەوە ئەوەی کە هێزی بناغی هێزی هەدەفە بەڕای من بە ئاسانی لە ناو ناچێت. بەڵێ کاکشوان زۆر سپاسە دەکەم بۆ بەشداریەکەت سپاس و پێزانین بۆ ئێوەی ئازیز و تا هەفتەی ئایندە لەگەڵ ڕووداوێکی نوێدا ڕێز و خۆشەویستی بەڵێن ساڵح پەسەند بفەرموون.